وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی خزمەتگوزاری گشتی 23 ژوان بەرامبەر بە 2 پوشپەر لە ساڵنامەی نەتەوە یەکگرتووەکاندا بە ڕۆژی جیهانی خزمەتگوزاری گشتی ناسێنراوە. ئەم ڕۆژە دەرفەتێکی گونجاوە بۆ پێداچوونەوەی دۆخی خزمەتگوزاری گشتی لە وڵاتەکان و هەڵسەنگاندنی کاری دام و دەستگا حکوومیەکان لەم بوارەدا. ئەم ڕۆژە لە ساڵی 2023ەوە بە فەرمی بەڕێوە دەچێت. خزمەتگوزاریەکی گشتی کاریگەر و کارا بە بڕبڕەی پشتی هەر کۆمەلگایەکی مۆدێرن داهەندرێت. ئەم خزمەتگوزاریانە نەک هەر پێداویستیە سەرەکیەکانی شارۆمەندان دابین دەکەن، بەڵکو ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە جێبەجێکردنی دادپەروەری کۆمەڵایەتی و کەمکردنەوەی نایەکسانیەکان. هەروەها چلۆنایەتی خزمەتگوزاری گشتی یەکێکە لە پێوەرە گرنگەکانی گەشەی مرۆیی و ڕەوایەتی سیاسی حکوومەتەکان. خزمەتگوزاری گشتی بریتیە لە هەموو ئەو خزمەتانەی کە حکوومەتەکان بۆ دابینکردنی پێداویستیە سەرەکیەکانی شارۆمەندان پێشکەشی دەکەن، لەوانە پەروەردا، تەندروستی، گواستنەوە، ئاسایش و هیتر. ئەم خزمەتگوزاریانە نەک هەر یارمەتی دەرن بۆ باشترکردنی چلۆنایەتی ژیان، بەڵکو ڕۆڵێکی گرنگیان هەیە لە پەرەسەندنی ئابووری و کۆمەڵایەتی وڵاتەکان. ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی خاوەنی یەکێک لە خراپترین کارنامەکانە لەم بوارەدا لەسەر ئاستی جیهان. لە وڵاتێکی کە خاوەنی سەرچاوە و سامانێکی زۆر و زەوەندی سروشتیە، چاوەڕوانی ئەوە دەکرێت کە لە چوارچەوەی هەرم سیستمە سەرمایەداریە دەسەڵاتدارەشدا کارنامەیەکی باشتری هەبێت. بەڵام لە ڕژیمێکی کە تریلیۆنها دۆلار خەرجی پرۆژەی ئەتۆمی دەکات و دواتر هەمووی لە یەک شەودا دەبێت بە دووکەڵ و بادەیبات، ناکرێت چاوەڕوانی بارودۆخی و خزمەتگوزاریەکی گشتی لەوە باشتر بکرێت. جگەلەوەی کە بودجەیەکی کەمتر بەراورد بە بەشە سەربازی و دام و دەستگاکانی سەرکوت و پەرەپێدانی خوراافات بۆ بەشی خزمەتگوزاری گشتی دابین دەکرێت، ئاستی خراپی خزمەتگوزاری گشتی دەری دەخات کە چۆن تەنانەت ئەم بودجە کەمەش بەهۆی سیستمی گەندەڵی کارگێڕی و نەبوونی کنترۆڵ و ناکارامەییەوە بە شێوەیەکی تر بە فیڕۆ دەچێت. هەروەها لە دەیەکانی ڕابردوودا ڕەوتی بە تایبەتیکردنی لە بوارە هەستیارەکانیشدا، لەوانە خزمەتگوزاری پزیشکی و چاودێری تەندروستی، نەخۆشخانەکان، ناوەندەکانی چاودێری بە ساڵاچوان، زیندانەکان، ناوەندەکانی چاودێری گەنجانی تاوانبار، زانکۆکان و پەروەردەی منداڵان گەلێک پەرەی سندووە. ئەم سیاسەتی تایبەتیکردنە دەتوانرێت وەک هۆکارێکی تر بۆ ناڕێکی و کەم و کوڕیەکانی بواری خزمەتگوزاری گشتی لە قەڵەم بدرێت. خزمەتگوزاری گشتی خاوەن کوالێتی بەرز، مافی سەرەکی هەر شارۆمەندێکە و دابینکردنی ئەرکی سەرەکی حکوومەتەکانە. بەڵام لەم سیستەمەدا کە ئابووریە شکەست خواردووەکەی پێویستی بە تاڵانکردنی سامانە گشتیەکانە، لە ژێر ناوی تایبەتیکردن و سەپاندنی سیاسەتی زگ هەڵگوشین بەسەر خەڵکدا لەسەر بنەمای ئابووری نێئۆلیبراڵی، چۆن دەکرێت قسە لە خزمەتگوزاری کۆمەڵایەتی کارا بکرێت؟ بەپێی لێکۆڵینەوەکان زۆربەی هەژاران و خەڵکی دەستکورد بەهۆی دەستپێڕانەگەیشتن و بێبەشبوون لە بیمەی تەندروستی یان تەنانەت هەبوونی کارتێکی بێکەڵکی بیمە، خۆیان لە چوون بۆ لای پزیشک و نەخۆشخانە دەبوێرن کە ئاکامی ئەمەش دەبێتە مەرگێکی پڕئازار بەهۆی نەخۆشیە سەخت و چارە هەڵنەگرەکان. ئەلبەتە هەندێک جاریش شایەتی بڵاوکردنەوەی ئەو راپۆرتە دڵتەزێنانەیش بووین کە نەخۆشخانەکان خۆیان لە وەرگرتنی نەخۆشی هەژار و بەتایبەت منداڵانی بنەماڵە هەژارەکان بواردووە و بوونەتە هۆی مردنیان. بەڵام خزمەتگوزاری گشتی هاوکات پەیوەندی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ هەژاری لە کۆمەڵگەدا. بۆ نمونە لە بواری تەندروستیدا بە مەبەستی دابینکردنی دادپەروەری پێویستە خەبات بۆ بنبڕکردنی هەژاری لە بواری تەندروستیدا ببێت بە ئەرکێکی سەرەکی، چونکە تەندروستی بە شێوەیەکی سەرەکی لە ڕێگەی پێشگیریکردن لە نەخۆشیەوە دابین دەکرێت. پێشگیریکردنیش پێویستی بە دابینکردنی خۆراکی پێویست و تەندروست، پەرەپێدان بە زانیاری دەربارەی خۆراکی خاوەن کوالیتی و فێرکردنی چۆنیەتی ژیانی تەندروست، هەبوونی ئارامی دەرونی، وەرزشی ڕۆژانە و چەندین بابەتی تر هەیە بۆ دانیشتوانی وڵات. بەڵام لە سیستمی نوقمی گەندەڵی ڕژیمدا کە 70% دانیشتوانەکەی لە ژێر هێڵی هەژاری مطلق و ڕێژەییدا دەژین، لە کاتێکدا کە بەشێکی زۆری خزمەتگوزاری گشتی بۆ بەشی تایبەت تەرخان کراوە، سروشتیە کە زۆربەی خەڵک لە خزمەتگوزاری گشتی بێبەش بن. لە بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێراندا لەسەر گرنگی خزمەتگوزاری گشتی بێبەرامبەر و گونجاو
بۆ سەرجەم دانیشتوانی وڵات جەخت کراوەتەوە. لەم بەرنمەیەدا دابینکردنی ئەم خزمەتگوزاریانە بۆ سەرجەم دانیشتوانی وڵات مەبەستە، نەک تەنها بۆ ئەو کەسانەی کە ناسنامەی ئێرانیان هەیە. ئەم مافە پەنابەرانی ئەفغانستانی، منداڵان و گەورە ساڵانی بێناسنامە و هەموو ئەو کەسانش دەگرێتەوە کە لە ناو جۆغرافیای ئێراندا دەژین. هەروەها ئەم بەرنمەیە خوازیاری نەهێشتنی بەشی تایبەتە لە هەموو بوارە خزمەتگوزاریەکانی وەک پەروەردە، تەندروستی، بواری خانەنشینی و چاودێری بە ساڵاچوان و هیتر. سەرمایەداران و دەوڵەتانی پشتیوانیان جگە لە کەڵەکەکردنی سەروەت و سامان بیر لە هیچی تر ناکەنەوە. ئەوان نایانەوێت هەزینەی خزمەتگوزاری گشتی دابین بکەن، هەتا کاتێک کە شۆڕشی خەڵکی کاریگەر و زەحمەتکێش و چەساوە کۆتایی بەدەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی نەهێنێت، پێویستە خەڵک بۆ خۆیان لە فکری خۆیاندا بن و بە پشت بەستن بە خەبات و تێکۆشانی ڕێکخراوی خۆیان دەوڵەت پابند بکەن بە جێبەجێکردنی ئەرکەکانی لە بواری خزمەتگوزاری گشتیدا.